دەستخۆشی لە دەستگای خێرخوازی بەخشینەکەم بۆ دابینکردنی ئەم ئایەبانە. من پێشتر بەم ئایەبانەی ئەڵۆشتم لە ڵێکادا ئاستەنگی زۆرمان بەدروستە بوو لەگەڵ بەیاکەمە. بەم ئایەبانەیە نەمان دەتوانی زوو بگەینە قوتابخانەکە کاتمان لێ دەڕووی بۆی ئەم ئایەبانەیەوە بەوەی سەختی ڕێگاکەشەوە ئەنێ ڕۆژیش بایان دەبوو. نەمان دەتوانێت بەم ئایەبانەیەوە بچین بۆ مەکتەب. دەستخۆشی لە دەستگای خێرخوازی بەخشینەکەم بۆ دابینکردنی ئەم ئایەبانە شەحنە بووم. دەستیان خۆش بی. ئەو پاڵمەنی ئین کتێبێکی زۆریشمان پێیە، کتێبەکانیش خۆیچن بەو ڕێگاکەشمان دوویە دێین بۆ مەکتەب. سوپاسی مامۆستاکانیش ئەەکەم بە بۆنەی منەوە پۆلێکیان لە قاتی سەوی هێناوەتە خوایەوە، زۆر سوپاسیان دەکەم. بەناوی خی گەورە و میهرەبان سەرەتا زۆر سپاستانەکەین بە ناوی ئامادەیەکەمانەوە دەستخۆشیتان دەکەین بە تایبەتی دەستخۆشی لە دەستگای خێرخوازی بەخشینەکەین کە ئەمڕۆ هەڵسان بە دابینکردنی عارەبانەیەکی کارەبایی بۆ یەکێ لە خوێندکارەکەمان. بێگومان ئێمە خوێندکارێکمان هەیە لێرانە کە خاوەن پێداویستی تایبەتە، ماوەی 2 ساڵە خوێندکارە لێرانە، ئێستا ئەم ساڵ خوێندکاری پۆلی 11ی زانستیە، یەکێکە لە خوێندکارە هەرە بەتواناکان کە ساڵی پار خوێندکاری 10ی زانستی بۆ ئەم ساڵ خوێندکاری 11ی زانستیە. بێگومان پێشتر عارەبانەیەکی پێبوو، عارەبانەکەی وەکو پێویست نەبوو کە بەکاری هێنا لەبەرەوەی خاوەن پێداویستی تایبەتە و هەم برایەکی کە لەگەڵایەتی لە هەمان قۆناغا ئەو هاوکارێکی باشێتی کە لە ماڵەوەی گەیەنێت بۆ خوێندنگا و زۆربەی خوێندکارەکانیش ڕۆژانە هاوکارێکی باشن لە یارمەتیدانی. بەڕاستی زۆر ماندووە بوو بەو عارەبانەی کە ڕۆژانە هات، چونکە عارەبانێکی دەسیە و بە شێوەیەکی پاڵنان دەبوایە ڕێ بکردایە. خۆشی تااقەتی ئەوەی نییە کە مەسەلەن عارەبانەکە بەدەست بجوڵێنەوە. بۆیە بە سپاسەوە دەستگای خێرخوازی بەخشین ئەمڕۆ عارەبانێکی کارەباییان پێشکەشی و خوێندکارە کرد کە ئەمە جێگای ڕێز و تەقریرە بۆ خوێندکارە. ئێمە دەستخۆشییان لەکەین بەڕاستی، هیوادارین بەردەوام نمونەیان زۆر بێەوە، بەردەوام هاوکاری کەسوکاری کەم دەرامەت بن، هاوکاری کەمەندامان بن بەڕاستی. دوسە ڕۆژ لەمە پێش هاتین فۆڕنەکەمان پڕەوە کرد بۆ ماتۆڕێکی سێتایە لەبەرەی بژووی ژیانم تۆزە سوکەم لە سەریان ماشەکەمان 240,000 و باوکم نەماوە. وەڵی بەشکم ئیشێکی بێ بکەم و بژووی ماڵەوەی بۆ پیاکەم.
دەستی خێرخوازان خۆش بێ هات هەستان بەکڕنی ماتۆڕە بۆ من و خێری خێرخوازان بنووسێ ئینشاءڵڵا خوا سەدە و نایان بەهاتێ و دەستیان خۆش بێ و خێریان بنووسی ئینشاءڵڵا.